هێرشی ساڕۆخی سەرهەولێر لەوە بەگراندی کە ئیرانیەکان و جاشەکانی ئیران لە عێراق و هەموو دژمنانی ئیسرائیل و دژمنانی کورد بە هاوبەشی تەواوی خیتابی مخابراتی میدیاکانی ئیرانیان گواستەوە کە عەلەساس لەبەربوونی تەنانەت بنکەیەکی موسادیشیان باس کرد، نەک بەشێک لە ئەندام لە ڕێکخراوێکی نێزیک لە ئیسرائیلیان لە موساد، کە لە هەمان کاتیشدا هەموو کەس لە کوردستان و شارەزان دەیانزانی کە ئەو برادرە سەرۆکی کۆمپانیایەکی بەرهەمینانی غاز و گرێبەستەکانی کە دەمێکە چەند ساڵە بۆ ڕێغازەکانی بەرپرسیانی وەکو کۆمپانیایەک و ئیرانیەکان کە نەیانەویست، یعنی میدیاکان بەرپرسانی ئیرانی وە شرۆڤەکارانیشیان کە هەمان شەو نەیانەویست بڵێن کە ئەوە لەبەر تێکدانی گرێبەستی غاز یان کە لە باکووری عێراق لە کوردستانەوە بۆ تورکیا و بۆ ئوروپاوە کە چارەسەریەک دەخولقێنی لە شەڕی ئوکراینەوە و ئەوە بەشێکە لە چارەسەری کە هەم ئوروپا موافقە، هەم رووسیا و هەم ناتۆ و هەم تەنها کەسێک کە ڕێگریان نەخوازیان نەحەزی بوون تەنانەت خود ئیرانیەکانیش کێشەی غازیان بە ئەوە چارەسەر نەدەکرا. بەڵام بە هەر حاڵ کە ئەو ساڕۆخانەیان 12 ساڕۆخیان لە هەولێردا لە چ شەوەیەک بوو، لە هەمان شەوێک بوو لە دانوستانەکانی ئەتومی بە ناوی کە 15 ساڵە بەردەوامە بە ناوی دانوستانەکانی ئەتومی ئیران و هاوپەیمانانی 5 لە ڤێنا هەمان شەو وەفدی ئیرانیەکە کە دەمێکە شارەزانیان ناسراوە بەمەکە لە دوای مانگی 6 ساڵی ڕابردوو کە لە ئیران باڵی نێزیک لە رووسیا بە تەواوی وەزارەتی دەرەوە سەرۆکاتی ئیرانی گرتە دەست، ئەو باڵی لەسەر بە ئۆبامایان ئوروپا کە گرێبەستی ئەتومی بە قازانجی خوان هەولیاندا 15 ساڵ بگواستنەوە کەوتە دەستی بەرەی خامنەی سوپای پاسداران یان بڵێن بە تەواوی نێزیکی پوتین. ئینجا ئەوە بەر لە شەڕی ئوکراینامان هەیەوە دوای شەڕی ئوکراینە. بەڵام پەیوەندەکەی مادەم بە غازە بۆچی ناوی ئیسرائیل دێنن؟ ئەگەر باسی موساد دەکرێت بەخۆی موساد ئەوانەی پێی دەڵێن CIA مەسەرەن بالی مخابراتەکانی ئەڵمانیا، المخابرات سعودی، هەر تەنانەت ئیران و تورکیا و ئەوانەی لەوەتی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکان هاتیە، یعنی پەیداکردنی ڕایگشتیان زانیاریەکان هەمووی یعنی لە فەیسبوکەوە یان زانیارەکانی ئیمەیل و هەلسوکەوتی کۆمەلگایەک حیزبێک ئەندامەکانی دۆست و دژمنەکان هەموو زاڵن بەسەر زانیارەکان یەکتر. هەتا ئاستێک بۆ یعنی سیخوڕانی جارن ئەوی بە ناوی موساد و CIA و ئەوە یعنی وەکو خۆی بە شێوازی کلاسیک بوونین. لایەکتر ئەمریکا و ئیسرائیل کە هاوپەیمانی بنەڕەتینە جگە لە هاوپەیمانی ئوروپا و ناتۆ کە پارێزەری بەرژەوەندیەکانی ئێکیشن، ئەگەر بیانەوێت لە موساد بدەن لە بەغدان کە قونسولخانەی ئەمریکان دەدا شیعەکان جارجاران دەیانگوت ئەمریکا و ئیسرائیل پێکەوەن. بەڵام باسی هەولێر دەکەین، یعنی بەر لە لێدانی ئەو ساڕۆخە وەفدی دانوستانکارانی ئەتۆمی ئیران لە ڤێنا تەبعاً ئیشیم نییە دیسان شی بکەمەوە لە بابەتەکانم شیم کردەوە کە چارەسەری ئەتۆمیەکەەوە دانوستان و GCPOA 5 چۆن بۆچی لە مانگی 6 ساڵی ڕابردوو بایدنیش زۆر پەلەی کرد، بەڵام دەیانزانی لە دوای مانگی 6 دانوستانکارانی ئەتۆمی ئیران تەواوی دەستکەوتی ئەو 15 ساڵی ڕابردووش لە قازانجی رووسیا دەتوان بگوازنەوە. رووسیا چی بە ئیران دەدەت یان نادەت ئەوە شتێکی ترە. ئینجا وەفدی دانوستانکاران لە خولی 8 دانوستانی خۆیان کە خولی شەشەمی دانوستان هەتا مانگی 6 ساڵی 2021 دەست پێکرا لەگەل هاتنی بایدن، خولی 4 هەتا 5 بەپەلە دەستیان پێکرد، بەڵام لەگەل هەڵبژاردنی تاران ئەوە هەمووی پەیوەندی بە گرێبەستی ئەتۆمی و پەیوەندی بە هێرشە ساڕۆخیەکان هەیە، چونکە ئەو باڵەی لە تاران ئەو هێرشە ساڕۆخیەکانی کرد بە هەر بیانوەیەک یان ئامرازێک یان ئارمانجێکی بوو، ئارمانجەکەی هەر ڕاستەخۆ ئەمە بوو کە خودی سوپای پاسداران پێچەوانە هەموو جارەکانی تکە هێرشی حوسیەکان و ساڕۆخەکانی ترکە لە سعودی و لە ئیمارات و ئەوان دەدەن ناڕاستەخۆ وەکیلەکانیان دەکەن. جارانیش لە وەکیلەکانی حەشد شعبی هێرشیان دەکردە سەر کوردستان. بەڵام ئەم جارە بۆچی سوپای پاسداران 12 ساڕۆخی تاقی کردەوە و هەمان شەویش بەر لە من و تۆ گومانێکمان هەبیت، یعنی بەشێک لە ئەمریکا و ئوروپا
بە تایبەت شرۆڤەکارانی CNN نزیک لە حیزبی دموکراتی ئەمریکا کە لەسەر دۆخی هەستیاری گەمار دانوستانەکان نانەوێت هەستیاریەکە تێک بچیت و 2 ساڵە هەر تەلەفۆن بۆ ئیران دەکەن توخوا هەڵەیەک مەکە ئەو باڵێ نزیک لە ئەوان لە ئیران بزان بە ئارامی ئەو گرێبەستە بگەنە ئەنجام تاپەن لە قازانجی ئەمریکا زیاتر لە زراریکەی تێدا بێت ئەوە کێشە وڵاتانی ترە. بەهەرحاڵ ئەو باڵە سوپای پاسداران چ ئەمدێ تێدا بوو کە ئێوارەکەی وەفدی دانوستان کارانیان لە ڤیان خولی هەشتەمیان کە دەمێکە لە مانگی 11 ساڵی ڕابردوو بەر لە کۆتاهاتنی گرێبەستی ئۆپنسکیزی پوتین کە لێ 6 مانگ پێشتر لە مانگی 6 واژوو کردبوو 18 مانگی 12 ساڵی 2021 کە کۆتا پێداهات آخر گرێبەستیان برن گرێبەستی هاوسەنگکردنەوەی ناتۆ و رووسیا یان بڵێن ئاگربەستی هێمناتیان کە کۆتا پێداهات دوای ئەو ڕۆژە چکە ترامپیش ساڵێک پێشتر لەو گرێبەستی ئۆپنسکیز دەرچۆ بوو ئەوانەی ئۆپنسکیز دایانە بزانچە ئۆپنسکی گرێبەستی ئاسمانەکانی کراوە سەرچێکی ویکیپیدیا بکەن خۆتان دەزانن بەڵام آخر گرێبەستێک بوو کە ناتۆ و رووسیا